ئێمە لەو باوەڕەدان کە تەنیا ڕێگا بۆ چارەسەرکردنی گیر و گرفتەکانی کوردستان و سەرانسەری ئێران ڕوخاندنی ڕژیمی خومینیە. ڕژیمێک کە ڕێز بۆ هیچ کام لە قانون و ڕێ و شوێنەکانی نێونەتەوەیی دانانێت و ڕێگاش نادا کە هیچ هێزێکی سیاسی لە ئێراندا بیرروڕای خۆی لەسەر مەسەلە سیاسی و ئابوووریەکانی ئێران دەردبێت. ڕێژیمی خومینی بە سیاسەتەتیژی گەلیەکانی خۆی بۆتە دژمنی هەموو خەڵکی ئێران. تەواوی هێزە نیشتیمانی و پێشکەوتن خوازەکانی وڵاتی ئێمە بەسەر یەکەوە دەکرێت. هەر بۆیە هەرچی سەرشانی هەموو دەستە و تاقمە سیاسیەکانی کوردستان و سەرانسەری ئێرانە کە تەواوی هێزی خۆیان بۆ وەشاندنی دوازدەبر لە پەیکەری سست و لەرزۆکی ڕژیم ئامادە بکەن و بە یەکجاری کۆتایی بە دەورانی پرنکبەتی دەسەڵاتی کۆنەپەرستان هەبات بۆ دابینکردنی دێمۆکراسی و ئازادی دێمۆکراتیەکان لە سەرانسەری ئێراندا. هەبات بۆ دابینکردنی مافە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیەکانی کرێکاران و دووجاران و هەموو زەحمەتکێشانی شار و لادێ و خەبات بۆ وەدەستهێنانی مافە نەتەوایەتیەکانی گەرانی زۆر لێکراوی ئێران